وصلى الله على أوضح نور بالمعرفان تدرك غورنا غير علم الله سبحانه. تنها بناوي خوا سلام صلاة دسر پیغمبری خوا صلی الله علیه وسلم ولسر آل و یارانی بەگشتی تا ڕۆژی دوایی. باسی خواردنێکی زۆر بەسوود دەکەین ئەمڕۆ کە بەداخەوە بەتەواوەتی لای ئێمە ئێمال کراوە وردە خەریکە خەڵک تازە بە تازە قەدرێ زانێ. بەڵام سوپاس بۆ خوا الحەمدولله بەرهەمێکە ئەمڕۆ لە کوردستانی شیرینی خۆمانە ئەچێنرێ و وجودی هەیە، ئەویش ئاتۆنی شلە. بەڕاستی خۆش ماوەساڵ چی؟ بەڵێ ئاتۆنی شل. یعنی چی ئاتۆنی شل؟ یعنی ئەمەی کە ئێستا کەنە لە بەردەستی ئێمەیە ئامە ئاتۆنی شلە. چێ زانێمە چییە؟ خۆشەویستەکانم ئەمە زەیتی زەیتونە. بە مامۆستا دەمان ئاوی کرد. بەڕاستی دوورکەوتنەوەمان لەمە مەینەتی و قوربەسەری و نەخۆشیە. باوەڕم پێ بکە کوڕینە، ئەگەر ئەمەی کە من پێتان ئەڵێم حەدم چییە؟ من ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێتانە فەرمێ تەطبیقی کەن. قەسەم بە پەروەردگارتان، قەسەم بەخوا لە سەدادەی ئەو دەرمانی کە ئەمڕۆ هێتە کوردستانەوە بە ئیسمان پێی نابێ. ناڵێم لە ساعەیەک، بەزەم لە ساعەتدە. یعنی ئەحەسینەوە، مختبەرمان ئەحەسێتەوە، دەرمانخانە ئەحەسێتەوە، دکتۆر ئەحەسێتەوە، ئەمەلیان ئیسراحەتەکە، کارمەندی تەندروستی ئیسراحەتەکە. لەوە زۆر لە کولی تۆبەکانیش دابخین. بەڵام بەداخەوە دوورین و وێڵیشی نازانین چی بکەین. بۆیە خەڵک ئاڵتوونێکی زرد لە بەردەستیا بێ، ئاڵتوونێکی شل لە بەردەستیا بێ، ئەچێشتی ترەخوا، ئەچێشتی تر بەکارهێنرێ. بەڵێ خۆشەویستەکانم، ئاڵتوون هەژجار لە قورئانە باس کراوە، بەڵام خوای گەورە 2 جار تا 3 جار زەیتونی باس کردووە لە قورئانە کە فەرمێ الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة. خوای گەورە کە باسی زەیتونەکە باسی مبارەکیەکە. مبارەکیش یعنی بەرەکە، یعنی تەثبیت، یعنی چەسپان، یعنی جێگیربوون، یعنی لانەدان. یعنی زەیتون مبارەکە. بەڵێ ئەگەر مبارەک نەبێ خوای گەورە سوێندی پێ ناخوا بفەرمێ وەتینی وەزەیتون وەطوری سینین. خوای گەورە سوێندی پێخوا بە زەیتون. بۆ لەبەر عەزەمەت و لەبەر گەورە و لەبەر ئیسفادەکەیەتی. بۆیە خوای گەورە ئێوە سەرنجمان ڕاکێشە بۆچی؟ بۆ زەیتونێک کە خەڵک هەتا ئەم دواییش قەدری نەزانیوە. ئەزان یەکەم بەحث لەسەر زەیتون ساڵی چەند بوو؟ ساڵی 1986 بڵاوکرایەوە. یعنی تازە بە تازە خەڵکە زانێ شتێک هەیە، زەیتێک هەیە ناوی زەیتونە ئیسفادەی هەیە، نەک هەر لە کۆڵکردنەوەیە و شت پێ سوورکردنەوەیە و بەڕێکردنە. نا، ئەمڕۆ زەیتون ناوی هەیە، ئەمڕۆ زەیتون بازاڕی هەیە، ئەمڕۆ زەیتون وردە تۆپ چاوی لەسەرێتی، دەرمانەکان چاویان لەسەرانە، معمەلەکان وردە بدوایە ئەگەڕێن. باوەڕم پێ بکەن کوڕینە، معمەلێکم بینی لە مارەزێکی دووبەیە، مارەزێکی عالەمیە بۆ دەرمان، یەک شەریکی بەریتانی کامل یەک لە لاینی منتوجاتەکانی هەر هەمووی زەیتون بوو، بەبێ حەچی شتەری دروست کرده بوو. تەسەووری ناکەیت حەچی
ئینسان پێداویستی هەیبوو لە هەر لاینێکا سیرتەکە سیرێکێت ئەو لە زەیتونە بەرهەمێکی زەیتون ناواخینێکی زەیتونی دەرهێنا بوو کردووی بە دەرمان و چارەسەری پێکرد. زۆرم پێسەیر بوو. یعنی وردە وردە خەڵک بەرەو ئەم ئاراستەیە ئەڕوات. ئێمە بەداخەوە هەرەزانین زەیتون بیکەین بەسەر شتەوە یاخود دۆکو مقەبیلات بەکاری بین. ناخۆشەویستەکانم چاکترین زەیت کە مادەکەی تێک نەچێ و نەبێ بە زیان بۆ ئینسان زەیتی زەیتونە کە بتوانێت شتی پێسوور کاتەوە نەقیمە غیزایی خۆی تێکەیە نەقیمە غیزایی ئەو مادەی کە تیا سوورەکرێتەوە. لەبەرەوە ئەگەر کە ڕۆنیشتان کرد لەمە دووە هەر بە زەیتی زەیتون سووریکەنەوە ئەگەر لە تواناتانە هەبوو. ئەو نەمادەیەکی بەسوودە. یعنی ئەم هەموو خاشاکی کە لاشی ئێمەیە کۆ بێتەوە، ئەم هەموو کۆلیسترۆڵ و ئەم هەموو چەوری کە لەشی ئێمە پەراسێنێ خۆشەویستەکانم هەمووی دەرکەوتنەوەمانە لەوە. بۆیە ئەمڕۆ زەیتون نەک مادەیەکی خۆراکی حەزەکەمەوە باش بزانن مادەیەکی تەجمیلە. ئەزانن لە تەوقی سەرەوە زەیتون بەکارهێنرێ هەتاوەکو نینۆکەکانی بەرپێ بۆ هەمووی ئەخوا. ئەزانن زەیتون ئەمڕۆ مادەیەکی سەپلیمنتە و بەکارێت وەکو تەزویدی ئینسان بۆ تاقە و بە نەشاط دەرمانی لە دروستەکرێ. ئەزانن ئەمڕۆ چۆتە ناو حەقلی فراوانی طبەوە. ئەزانی زەیتون ئەمڕۆ خەریکە ئەبێ بە معدنێکە خوای گەورە فەرمێ یوقەد من شەجەرەتین مبارەکە خەریکە ئەبێ بە سوتەمەنی وەقوت. بۆچی خوای گەورە باسی شتێکی تر ناکا کە ڕووناکی پێ دروست بێ؟ بۆ بیزات باسی زەیتونەکە لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەمە ئیسفادەیەکی زۆری تایە. زەیتون خۆشەویستەکانم یەکێکە لەو مادانەی کە ئەکسەدە ناکرێ ئۆکسیدیشن ناکە واتە ناگۆڕێ بە مادەیەکی خراپ بە تایبەتی زەیتونی بیکرەکەی تازەکەی فرێشەکەی. بۆیە احتفاظ بەخۆیەوەکە بۆ بۆ مادەی کە تیاشێ ئەسووتێنرێ. بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت وەزنیان دابەزێ زەیتون بەکارهێنن هەم وەکو خۆراک بەکارهێنن. ئەمڕۆ یەکێک لە مشکلە گەورەکانمانە کە باسمان کرد قەڵەویە. بۆیە زەیتون کە بەکارهێنرێ هەم لاشەی پێچەورێکرێ لاشە چەوری لاشە ئەتوێنێتەوە هەم ئەخورێتەوە دیسانەوە چەوری لاشە ئەتوێنێتەوە کە زەیتونیشە خوارد هەز بە تێریەکی لەبەرەوە مەعیدە و تێرەکە مەعیدە و پڕەکە بۆ ئەوەی کە حەزی لە خواردنی تر نەبێ. ئەو نە تاقەش تەیاتێ سوبحانە چووکە فیوڵە ئەو نە تاقە تەیاتێ کە هەرچی نەشاتاتە لەو کاتەیە بیکەی. یەک کەوچک زەیتون بخۆرەوە لە بەیانیانە هەتا ئێوارە تاقەکەی ئەمێنێ هەتا ئێوارە سوتەمەنێکی ئەمێنێ و نافۆتێ. مەعیدەشت تێرەکە پڕەکە هەز بە برسێتی ناکەی بۆ ئەوەی کە بچی زیاتر بخۆیت. بەڵێ خۆشەویستەکانم زەیتون باشترین و چاکترین مەوادێکە کە ئینسان بتوانێت وەکو هەموو لایەنەکانی ژیانی بەبێ ئیستیسنا ئیستیفادەی لێکا. ئەگەر خواردی ئەی خوا ئەگەر ئەوەی کە چەوریش بوو مایەوە لە دەست و لە دەم و چاو و لە قژی ئەخشێنێ ئەمیش هەر بۆ خۆی سونەتێکە کۆنا. بەڵێ بەڵام تازە بە تازە دکتۆرەکانی ئێمە هەستمان پێ کردووە کولو زەیتون وەدەهینوا به زەیتون بخۆن و خۆشتانی پێ چەورکن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله